هاوڕێیان و کاتتان باش چۆن ماڵوێرانیش کە ڕوو لە هەرێمی باشوور کردیە ئەو هەرێمەی کە هەمومان دنیای قوربانی و خەبات بە کچی لەبەر چاومان وا بەرەو لە ناوچوون دەبن بە تایبەتی ڕۆڵی پارتی زۆر خەتەرە لەو ڕووداوانە هەم لەو پێشێلکاریانەی بەرامبەر مافی مرۆڤ و گوێنەگرتن لە ڕای ژۆرنالیستەکان تاوان هاوڕێیان دەمەوێت بەس یەک سەر پێی بڵێم مەسەلەی ڕۆژنامەنووسەکان لەبەر ئەوەی تەسحیحی قراری محکەمە ئەو محکەمەی تەمیز کراوەیە هەتا یەک ساڵیش دەتوانێت درێژە بچێشێ بۆیە ڕەنگی ماوەیە کەیسەکە ئەوە بی سارتۆ بەڵام دڵنیابن گەرمی دەکەینەوە دڵنیابنەوە بەهەرحاڵ بچینە سەر ئەو شەڕی پیلانەی کە تورکیا لەگەر پارتی داینایە کە شەڕی کورد بە کورد بکرێنی دووبارە چەند سەد کەسێک هەزارێک لە نەوەی کورد بە کوشتن بدرێ جگە لە ناشرینکردنی کێشەی کورد ناشرینکردنی کێشەی کورد لە ناوەندە جیهانیەکان کە ئەزمموی شەڕی ناوخۆ نیشانیدا هیچ هێزێک نەیتوانێت تا ئێستا ئەویت کە لە ناو ببات جگە لەوەی ماڵوێرانیەک کۆمەڵک خەڵکیشتێک و شەر کۆمەڵە کوڕی کورد بە کوشتندرا بەڵام هاوڕێیان بەر لەوەی بچین من باس لە ڕووداوەکە بکەم باجێ لە مەسعود بارزانی ڕابگرین کە ئینسانێک خاوەن خۆی پێ بەرپرس بوو سەرکردە بوو هەرچەنە خۆی پێ ئەی بەبرێ سەرکردەی پارتیم سەرۆکی پارتیم ئەڵێ سەرۆک بارزانی ئیچە شوێنێکی سەرۆکی بەس حزبەکەت ئێستا بەهەرحاڵ ژێ لەو مەرجەعە ڕابگرن کە چ دەڵێ و لە کرداریشدا چی کەی کردیەوەکو هەموو جارەکانی تر ئەو وەختە هەموو کورد کوێکەوە هەموو حزبی سیاسی هەموو شخصیاتی سەقافی ئەکادیمی ئەڵێن ئەمە حەلێکی سلمیە تورکیا طرحی کردووە ئەبی استیجابە بکرێت وەرن لەگەڵ پەیەکی هەمووش پێکەوە قسە بکەن پەیەکە یا بێ بەشێک لەم حەلی سلمیە قبولی دەکەی یانە ئێوە شاهد بن ئێمە ئەم جەماعەتە بە دژی ملەتی کورد بە دژی بەرژەوەندی ملەتی کورد ئەزۆین لەبەرەوە ئێمە ئەو وەختە ئامادەین هەموو شتێک بکەین بەڵام من ناچم بۆ قەناعەت بۆ ڕازیکردنی ئەم دەوڵەتە یا ئەوی تر شەڕی کورد و کورد دروست بکەم ئەمە مستەحیلە ئەمە بکەم حەزێکی هەر شتێکی دەبی بۆ بکەم جێ لەو جملەی ڕابگرن ئەڵێ من ناچم لە وڵات لە بۆ ئەو وڵات لە بۆ ئەو وڵات شەڕی کورد بکەم ئەو مستەحیلە تا ئەن مەسعود بارزانی جگەلەوەی ڕاست ناکەی چەند ئیجار شەڕی کوردت کردیە نەک لە ئێستا لە کۆنیشدا کە ست باسیش دەکەین بەڵام پیاو بە ئینسان بە بەرپرس بە خاوەن ئەو وعدەی خۆت بە هەر زۆر شەرمە خۆت پێ مەرجەعە پارتیەکان کەچی ئاگری شەڕ خۆش دەکەن بە خۆت بە کوڕەکەت تا ئەن یەک کوڕیشت نانێریە شەڕ یەک کوڕیشت ڕۆژێک لە ڕۆژان نەک لە قەومەکەت برینداریش نەبووە بەس دووبارە کوڕی خەڵک دەمێ گەناوە دەبینین کوڕ لە دوو کوڕ فرێ دێنا و بەرپرسی باڵا و هەمووت کردتە میلیۆنێر بەس کوڕ هەژارەکان لەناو دەبن کە بەشیان مستاهلن لەبەر ئەوەی کە بدەیکەی بڕۆ بیکە خۆت بە کوشتن دەدەیلۆ ئەو دەسەڵاتە ئەو بەرپرسە چەتە و مافیانە بڕۆ بیکە هاوڕێیان خەبەر ئەو پێنج چەکدارەی کە زێرەڤانی کە کوژراون تا ئێستا دوو بۆ چوون هەیە هەندێک دەڵێن پەکەیە پارتی بە تایبەتی بەس پارتیەوە دەرێ ئێوە ئیتر بە ناوی حکوومەت بە ناوی وەزارەتی پێشمەرگە کە دێنە سەرێکێتی بێکەرامەتیش لەگەڵ گۆڕان کە لە حکوومەتدان هیچ دەوریان نییە ئەوە دووش پارتی بۆ بارەگای بارزانی هەمووی ئاگر لە نیچوانیان دەباری بۆ تەپلی شەڕ لێ دەدەن یعنی بە ئاشکرا دیارە لە ڕاگەیاندنیان جگەلەوەی پێشتر پارتی بە بەردەوام یارمەتی لۆجستی تورکیای کردیە مخابەراتی کردیە زانیاری هەواڵگری ئێستا دەیەوێت بە شەڕی چەکداریش بیکاتن نەبووی کە ئەوە زۆر کاریگەری خراپ و نێگەتیڤ دەکات لەسەر کورد هەتا لەو پارتیش بەخۆی ئەگەر تورکیا حیسابەشی لۆ دەکە وەکو جاش پێشمەرگە کە پێشمەرگە هەبوو جاش ئەتیباری دەبی کە پێشمەرگە دەبی جاش ئەتیباری نەدەبوو بۆیە جاشەکان جاریوە بە خۆیان هەڵدەستان پێشمەرگەیان دروست دەکرد بڕوا بکە
حتا ئەو کابراایکی میت ژیتەم هەیە ئەڵێ زۆر جار کورداوی لە کوردستان پۆز لە قائیلەکە کردێکە جێ بدەرێ زۆر جار ئەسکەریەکانی تورکیا بە خۆیان تەقیان لە خۆیان دەکرد لۆ ئەوەی دەوریان بمینێ ئەگەر شەڕ نەبی جەنڕاڵ دەوری نامینێ هیچ دەوری نامینێتن سەرباز دەوری نامینێ مەسەستا شەڕ دەست پێ بکات کورد گوتەنی دوور بێت بەرپرسە سەربازەکانی پارتی ئەتیباریان لۆ دەگەڕێتەوە یعنی احتیمامیان پێ دەرگەن هەستە تڕۆکراینە هەمیان تڕۆکراینە هاوڕێیان بڕوا بکەن یعنی دە ڕۆژ بەر لەو ڕووداوە مەکیامەدی وتیم پەیز و ئەکاونتەکەم خراپە یعنی مراندیتیان لێ شکایەتە دووشکایەت و ئەوە بیکەنە هەواڵێک کە ئەو خەبەری لۆ هاتبوو کە پارتی جەریمەک بە چەکدارەکانی خۆی دەکە کۆمەڵەکیان دەکوژی ئەوجا بۆ ئەوی بەڵگەی بداتە دەست یعنی لە ڕووی ڕاگەیاندنەوە کەواتە بڵێ پەکەکە شەڕم پێ دەفرۆشی تا ئەن هەم خەمساردی ئێمە بەڕاستی یعنی هەمیش جاریوە دەڵێ ئەگەر ڕووی دوور بێت یعنی نوقتەکە لەو ئەوەدا بوو هاوڕێیان ببورن نوقتەکە لەوەدا بوو ینی هەندێک خەبەر دێ مەسەن بەو دەگوترێ بە من دەگوترێ بەویت کە دەگوت زاریوە دەڵێ نەوەک فێڵ بیلێت بکرێ نەوەک فێڵ بیلێت بکرێ تەسیر لە مزداقەت دەکەن چکو زۆر لەگەرەمە ئەو گەمانە دەکەن بە نازناوەک دێ معلوماتەکە دەداتێ ئیتر یان سیب یان سیبە بڵاوی دەکەیەوە کابرای ئەمنی وایە کابرای ئەمنی ناوێری بە ناوی خۆی بێگومان بەس نازانی نیەتەکەی چییە بەرحاڵ بڵاومان نەکردو و خەمساردی بیان ئەوە چکو هەندە جار ئەگەر شت بڵاوکە کەمینە دەیتەقێنەوە ئەوە بوو دیتان ڕوویدا تاوان دووبارە یعنی دوو کەس لە دوێنێکەوە پەیوەندی بە من کردی هاوڕێیان کە دەڵێن ئەوە لەبەر ئەوەی لەناو قوڵایی دەستگا ئەمنی و سەربازەکانی پارتی خەڵک زۆر بێزارە گەمەکانیشان زۆر ئەوەیە وەختی خۆی نەدەکرا ئەوە بە پەیوەندی تەلەفۆنی و بەنهێنی و بە چاتێک بێت پێت بڵێ بەس ئێستا دەکرێت کابرا دێدر کاکات کاتان لێ دەکەم پیلانێکی وا قێزەوەن هەیە بڵاو بکەنەوە ئیتر کێشە نیە بە ئەمن خەبەرەکەم درۆ دەربچێتن گرنگ شتەکە ڕوو نەدا هیچ تر کوڕە کورت نەکوژن هاوڕێیان ئەو چار کەسەی ئەو پێنج چەکدارەی پارتی پێشمەرگەی زێرەبانی کوژرانە پارتی بەخۆی کوشتیچی و بە بڕیاری مەسرور بارزانی و بەجێبەجێکەری سەربەست لەزگینە یعنی بڕۆن ئەو چەکدا ئەو پێشمەرگەی پارتی کە بەخۆی قسە دەکا ئەڵێ هێرش نەبووە وەزارەتی پێشمەرگە دەڵێ هێرش کرایتە سەرمان بە تەقە زۆر و لە پەکەش بریندار هەیە بەڵام ئەو چەکدارە بەخۆی دەری هێرش نەبووە لە پڕێک سەرمان تەقیە ینی سەرمان فڕیە مدەڕعەکە سەری فڕیە ئەو ناقیلە و ناقیلەیە چییە یعنی ئەوە دەلالە لە درۆی وەزارەتی پێشمەرگە دەکاتن دەلالە لە درۆ دەکا بڕوا بکەن ئەو خەبەرەی بە ئێمە دراوە کە هیوادارم ئێمە هەڵەبین هیچ تر ڕوو نەدا لەبەر ئەوەی ڕۆی تازە و پێنج پێشمەرگەیە ڕۆیشتن و پێنجش بریندار بوو ئەو ڕەوشە ناخۆشەش دروست بووە پارتی خودی خۆی سەربەست لەزگین بە ئەوەی لە سەدانایە تەقینەوەی لە سەدانایە بەناو ئەجیهازەکە وەڵڵاهی ئێستاکە لە ناو بورن بەرحاڵ بە خۆیان تەقاندیتیانەوە پارتی لۆ ئەوی بەڵگە بداتە دەست ئەوەی کە ئەو هەڵمەتە بکەن چۆن دەتوان بڵێن پەکە وایە وایە دەبی بەڵگەیەکی وابی سعات دوو شەوێ ئەو هێزەیان ڕەوان کردێ دوو شەوێ لۆتە دەچی یعنی ئەتۆ ئەگەر هێزەشی نیەت خراپ نییە دوو شەو لۆ دەچێت دەرێ و بە خۆیان کردیتیان و پێشووتریش خەبەر هەبووە ینی لە کوردستان پۆست خوێنمانەوە 26/5 گوایە ماڵی بارزانی خانەوەدەی بارزانی کۆبوونێتەوە کە بڕیاری شەڕ بدەن لەژێر زەختی تورکیا چکە تورکیا سەرکەوتنی بەدەست نەینایە شکستی هینایە ئابڕووی چووە لەو مەنتیقەیە دەیەوێت کورد کوردیش بکە هەم لە ڕووی ئەوەی هێزی سەربازی کەمتر بکوژێ هەمیش کێشەی کورد ڕسوا بکە بۆیە پارتی بەخۆی ئەوەی کردیە بڕوا بکەن گومانەکان زیاتریش بەوەی کە کرایەک سەر تەقین سیرکەن مەسرور هاتە پێش مەسەلەن مەسعود بارەگای بارزانی مەکتەب سیاسی ئەوە تەبعی پارتێکە بەو زمانە توندا
هەڕەشە یعنی ئامادەکراوە هەست پێ دەکەی شتەکە ئامادەکرا بەبێ ئەوی بڵێن بابە با لێکۆڵینەوە بکرێ وانە ینی حکوومەتێک حکوومەت بێت دەرێ دەبی لێکۆڵینەوە بکرێ بزانین پەکەکەیە تورکیا چیە دوو بەخۆشیان دەڵێن وڵات تورکیا بوو دوای ئەو بەیان داوە بەڵام ڕاست ناکەن هەموو ئەو هەواڵاو ئەو ئەوانەی هەیە کە کە پارتی بەخۆی ئەوگۆی کردیە دەیەوێت بیکاتە بەهانەیەک بۆ ئەوی شەڕی پەکەکە بکە ببوورن ینی بەهانەی دەبی پەیدا بکەیت چۆن خەڵک هەر بخاڵەتێنێ چۆن ئەوە بێ ئەو شتانش گەلە گەلەگەلک زۆر ڕوویدایە ینی وەکو باسم کرد پێشووتریش ئەو ژیتەمێکی تورکیە لە کوردستان پۆست باز دەکە دەڵێ یعنی جەنرالەکان زۆر جار بە خۆیان تەقییان بە هێزەکانی خۆیانەوە دەنا بۆ ئەوی بڵێن دەورمان هەبی جاش وا بوو ئەیلاخ ینی جاش بە چ جاش تیباری لای بەعسە بوو لای ئێرانەیە لەوەی پێشمەرگە هەبی چەکدار هەبی لە شاخ ئەوجە بۆیە شتەکە پلاندا ڕێژراوە و ئەوەی لە خەتەرترم بۆیە قسە دەکەم مشکلەك نییە با بەسبەی خەبەرەکەی ئێمە درۆ دەربچێت با ئەمن بڵێن مزداقەتی نییە هەمان پیلان ماوە هەمان پیلان ماوە ئەو جارێ بەپێی ئەو زانیاری بەدەستە من گەیشتە لە هێزی پشتیوانی یەک لە ئاجیۆمەران کۆمەڵک کەس دەکوژن دووبارە سەربەست لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگە سەرپەرشتی ئەو تاوانانە دەکاتن و بە بڕیاری مەرکەزی ماڵی بارزانیە ماڵی مەسعودیە یعنی ئەوە هەموو داڕێژراوە ئیتکەش دەکرێ بۆ ئەوەی زیاتر بدەنە پاڵ پەکەکە ئەمە ناڵێن پەکەی کەم و کورتی نییە بەس هاوڕیان هەمومان زانین ینی پەکە لە شەڕەشی زۆر سەخت لەگە گەورەترین دژمندایە باشە لۆ دێ بەرێشکەی جەنگ لە خۆی دەکاتەوە کە دەرەقەت نایە کە قرس دەبی لە بۆی بۆ خۆتان دەزان یعنی ئێساش تورکیا شەڕی خستیتە ناو باشوور لە بڕی ئەوی لە باکووربی یعنی ئەو دەلالەوەی دەکات دەیەوێت تەوقی پەکە بکاتن پەکە لۆ دێت جەپەیەکی وا گەورە و لەو لە داوای مەتعوسەنای مەسعودی دەکەن وە کۆنگرێ ئەوە هەدەپەی وەک کۆنگرەی نەتەوەییان بنمونە ئیلۆ دێتن شەڕی پەک پارتی دەکەن لەو تەوقیتەی یعنی چ قازانجێکی ئەوەی هەیە بۆیە هاوڕێیان هەموو گومانەکان ئەوەیە کە پارتی بەخۆی بە مەرکەزی دەیەوێت شەڕی پەکە بکە بەڵام پێویستی بە ئەوەیە بە هەنجەتە بە بەڵگەیە و بۆ زانیاریشتان هەموو هەوڵەشی پارتی ئێستا بەو ئیتیجاهەیە بە ناوی حکوومەت بیکە نەک بڵێن پارتی بەس هەمومان دەی بڵێن ئەوە پارتی و پەکەیە لەگەڵ ئەوەی گۆڕان و یەکێتی دوو هێزی زۆر بێ کەرامەت و بێ ئیرادەن و بەشدارن لەو تاوانەی مەسەڵەن حکوومەتی هەرێم مەسوود بارزانی بەیان نامەک دەرەکە بە ناوی سەرۆکی حکوومەت دەرەکاتن یعنی یەکێتی گۆڕان بەشدارن لەو تاوانەی یەکێتی بەشدارن وەزارەتی پێشمەرگە بەیاننامە دەرەکاتن بەبێ ئەوی لێکۆڵینەوە بکە بڕۆ ئەگەر هاوڕیان هەموو لایەک دەزانێتن کە ئەو شتە ڕوویدایە پرسیاری زۆر دروست دەکە بەلای کەم کاکە ئەوەی من ڕاست نییە کە خەبەرەی دراوە بە ئێمە پارتی بەخۆی نییە باشە تورکیا پاکەکە وەرە بڕۆ تاقیق بکە لەو کەیسە لێکۆڵینەوە بکەن لەگەر ئەو دووسێ بریندارەی بنمونە یعنی بە ئاشکرا دیارە یەکێتی گۆڕان ناوێرن برێن لەل یعنی ئەو دوو ڕوویەی واز لێ بینن تیمی حکوومەتتان پارتیە بەڵام وەکو حزب دەتانەوێت بڵێن وڵا ئێمە جوداین درۆی دەکەن تیمی حکوومەتتان یعنی ئەگەر دەتانەوێ سنوور بۆ پارتی دابنرێ تیمی حکوومەت دەتوانی دابنێ ناو هەوەکان یعنی هەتا لەسەو پێ ژورنالیستە شاوڕێیان ئێمە ئاگادارین یعنی ئەوروپیەکان دەبینن ئەمریکیەکان دەبینن تیمی حکوومەتی پارتی تیمی حکوومەتی یەکێتی گۆڕان وەچ پارتیە مەسعود بارزانی بە ناوی حکوومەت گوتەبێژ حکوومەت بە ناوی حکوومەت محکەمە بە ناوی حکوومەت بڕیار دەرەکە خۆ ناچی بە ناوی پارتی دەربکە و تیمی یەکێتی گۆڕان هیچ ناڕەزایەتێکیان نییە ئیتر ئەو حزبێتتر بەس فریودانی خەڵکە چاواشێک بۆیە لە ئەو چاواشە لە یەکێتی ئەوە قوبوڵ مەکەن یعنی هاوڕێیان تەسەور دەکەن برادێک لەو ڕۆژانە باسی کرد ئەو قوبادە ملشۆڕە بێکرامەتە وەڵی قوبات هیچترین کەس لە تو بەغیرەترە تەسەور بکەن هاوڕێیان قوبات بۆی نییە تەلەفۆن ڕاستەوخۆ لە مەسرور بکە ئەی هاوار چ بێکەرامەتیش دەبی تەلەفۆن لە ئومێد سەباح بکە ئومێد سەباح بە مەسرور بارزانی لۆی بڵێ کورە کاچی من کورە وەڵڵاهی ئەمن ئەو نەک جێگیری سەرۆک وەزیران
بمکەنە شوێنی مەسرووری ئەوەندە بێغیرەت بم ئەوەندە بێکەرامەت بم تفی لێ دەکەم لەبەر ئەوەی هەر لە پێناوی شخصی خۆت وازبینە لە یەکێتی ئۆشتە قۆڕانەی کە دروشمانەی دەڵێ بەس هەر بۆ خۆت یعنی چۆن قوبوڵ دەکەی ئەوەندە ڕەزیل و سەفیل بکرێی دوو هاوڕێیان وەزیری پێشمەرگەیان یعنی ئەوەندە بێکەرامەتە بەیاننامە دەردەکرێت ئەوان هیچ جگانێ یان دەبیان یە قسە بکەن هێز دەجوڵێندرێ ئەگای لێ نییە هیچ هەنجەتێک لەوانە ناخۆ تۆ شەڕی ناوە خۆ کورد کوشتنە کوڕ بە کوشتندانە ئەو بەناوی وەزارەتی پێشمەرگە بەیاننامەیەک دەرەکێت شۆڕش ئیسماعیلی ملپان ئەگە درۆ ناکەی بڕۆ لیژنە دابنێ ئەگە غیرەتت هەیە لە بادینان بڵێ بابەمە دەمانێت تحقیق بکەین خەڵک هەموو دەرێت تورکیایە وەنیە بڕۆ تحقیق بکە لە مەسەلەکەی بۆیە ئەو دوو ڕوویەی یەکێتی گۆڕان واز لێبیرن حزبیان جەماوەریان دێ خەندە وەکو ئۆپۆزیسیۆن خۆیان پیشاندا بەس تیمی حکوومەتی واتە سیاسەتی یەکێتی گۆڕان واتە سیاسەتی یەکێتی گۆڕان یەک خاڵی کەش هاوڕێیان بچمە سەر بە پەلە بڵێم زۆر دەگوترێ پەکەکە چ دەکات لەو منتیقەیە بەهەرحاڵ ئێستا واقعەت تاڵە ئێستا ئەو ڕۆژە هەیە کوردستان هەریەکە و لایەکی دابڕێ بەداخەوە یعنی بە ماڵی بارزانیش خۆ بۆ خۆیان ئەوانش بادینانیان دابڕێ دەڤەری سەوزی زەردیان دابڕێ چێتی دەڤەری سەوزی دابڕێ پەکەش ئەو منتیقەی دابڕێ ماوەیەک ئیسلامیەکانیش منتیقەشیان دابڕێ بوو ئەو واقعەتی تاڵی ناخۆشە کە سێ هەرێم هەیە ئێستا سێ هەرێم هەیە لە باشوور بەڵام ئەوە نۆتدوو ئەوە حەمەی حاجی مەحموود دەڵێ وەرەقە لەکنمە اتفاقتان لەگەڵیان کردی بەهێزی خۆت ئەوانتان برتەوێندەر لەوێندەر بمینێنەوە ئیتر چ پێویست دەکاتن ئێستا کە داوایان لێ دەکەن دەڵێ نابی بمینێنێتەوە لێرە ئەوە یەک خاڵەکی کە هاوڕێیان یعنی ئەو پارتیە لە ئەفتاونۆ هەمومان دەزانین بە پێش سوپای داگیرکەری تورکیا ئێران کەوت لە ناو ڕۆژهەڵات دەیان و سەدان کەسیان شەهید کرد شارەکانیان گرتەوە ئیتر چ دەی باز لەوە دەکەی وەڵای نابی پەکە لێرە ببینی ئەتو بە پێش سوپای داگیرکەرکەتی بە هەر بەهانەیەک بێ بە خۆتان یەکێتی پارتی دائم و سەعات لە هەشتا چوونە ئەو بەری ڕۆژهەڵات لەوێندەر بوون دەهاتنەوە ئەو دەهاتنەوە ئەو بەشەش لەسەروی هەر هەموو ئەوانش هەر وەکو قازانجی خۆتان بیر بکەنەوە تورکیایەکی داگیرکەر کە ئامادە نیەدان بە هیچ کێشەیەکی کورد بنێت هەموو دنیاداڵ بەڕ دانوستان لەگەڵ پەکە بکە بنمونە دان بە کورد بنێ ئەوە دەبینن هەدەپە بە مەدەنی خەبات دەکەن لی دەدا دەیگری دەیکوژی 10,000 ئەندامیان زیاتر لە ژوورەوەیە 10,000 ئەندام و کادیری دیاریان لە ژوورەوەیە یعنی ئەردۆغانش وا فاشی تورکێک ئەتو نەزانی کاکەوەکو کارت لە خۆت بەکاری بینە پەکەکە هەروەکو کارت واز بینە لەوەی کاگەر توێ هەرێم تورکیا ئەزیەتە زیاتر نەداەوە باشە تورکیا پەکە نەبێ ئەتو لۆ چییە یعنی وەڵات دێ بە دوو ڕۆژی لە ناوت دەبات بەهەرحاڵ هاوڕێیان هیوادارم ئێمن هەڵەبم بەڵام پارتی بەرنامەی کەی هەیە هەندێک دەرێن مەدەنی دەکوژێت بۆ زانیاریت ڕەنگی تۆپ بارانێک بکە هەندێک خەڵکی مەدەنی بکوژی بەس ئەوێ من زانیتم هێزی پشتیوانی یەک لە حاجی ئۆمەرانە ئەگەر هەیەت هەمان تاوانی چایمەتینیان لەگە چایمەتینە نزیک ئامێدی لەگەڵیان دووبارە تکایە چەکدارەکانی پارتی سواری سیارە بوون کۆنتترۆلی سیارەکانتان بکەن کۆنتترۆلی مدەڕعەکانتان بکەن و زۆر بە وریایی پیلانێک هەیە بۆ ئەوی مەزموعەیەشکەتان بە میت و بە پاراستن بکوشن بۆ ئەوی شەڕەکە گەرم بکەن من ینی مناڵین پەکە بەدەر نییە لەکەم کوتی بەس پەکە نیەتی شەڕی نییە بەدەر لە دروشمەکانی لە تەوقیتی ئێستا لە قازانجی پەکە نییە جەپایشکە بکاتەوە هەر باشتری نمونەیە واز لە ئەوە بێنە کە هەوڵی کۆنگرەی نەتۆی لەگەر ئەو هێزە خائینەی دەدا ئیلا ئاخر بەڵام پارتی نیازی شەڕی هەیە پێویستی بە کەرەسە بە تاوە هەندێک ڕاگەیاندن و تاوان هەیە بۆ ئەوی باوەکەی لۆ خۆشکە بۆیە پێش بگرن هەتا ڕووی نەدایە کە ڕوویدا
تامی نامینێ و دوو هێزە چەکدارەکانی پارتی زۆر وریاخوت کۆمەڵش کەشتان دەبنە قوربانی لە بۆ زەوقی ئیدریس نێچیروان بارزانی و ئاریان مەسرور بارزانی ماڵی بارزانی ئەو شەڕە مەکەن ماڵوێرانیە وەکۆم شەڕەکان کە نەپەکەتان پێ لە ناو دەچیتن جگە لە ڕوڕەشی و ئێستا زۆر بەشتان ناتوان بڵێن بابمان شەهیدی شەهیدە لە بەرامبەر پەکەکەی هەتا ئەوانەی پەکەش کە پەکەش ئەمە ناڵێن لە ژیان لەو چەند ساڵی ڕوویدا پەکەش هیچ کەم و کورتی نەبووە لە بەرامبەر باشوور نا دنیایەک ئەمە لە 92 لە ناوێن مووقفیان زۆر خراپبوو بدات بەڵام بە هەر حاڵ ئەوەی ئێستا ڕوودەدا پیلانەکە پێشی بگرین بە هەموو لایەکمان میت و پاراستن بۆ نیازن کاتەی خۆش